بێگومان ئێمە لیژنێکی بەدواداچوونین کاری پەرلەمانی وێرای کاری یاسادانان کاری بەدواداچوون بۆیە بەڵێ پارەکە لای ئێمە نییە ئێمە پارەکە دابین بکەین بەڵام فشار لای ئێمە هەیە ئێمە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی پەرلەمان و هاتوین بۆ دەربەندیخان بۆی راپۆرتێک ئامادە بکەین لەسەر ئەو پرۆژە وەستاوی کە پرۆژی ئاوە بێگومان پرۆژی تری گرنگیش هەیە لە دەربەندیخان وەستاون ئێمە بابەتی تریشمان لەگەڵ بەڕێز قایمەقام باس کرد بەتایبەت بابەتی کارگەکان و پاراستنی ژینگە لە دەربەندیخان کە ئەمەش خۆی لە خۆیدا کێشەیە کە ئەبێ ڕێگا چارەیەشی بۆ بدۆزرێتەوە و گرفتەکانی تریش باسکران لە دەربەندیخان هەن بەڵام بە دیاریکراوی ئێمە ئەوەی کە ئەمانەوێت بە دیاریکراوی لەسەری بۆستین پرۆژی ئاوی دەربەندیخانە بۆیە ئێمە راپۆرتەکەمان ئامادە ئەەکەین و لە ڕێگای سەرۆکاتی پەرلەمان ئاراستەی حکوومەتی ئەەکەین بۆ ئەوی بتواندرێ پارەی پێویست بۆ ئەم پرۆژەیە سەرف بکرێ کە پرۆژەکە 155 قۆناغەکانی بڕیوە و لە مەیدانیەنیش پرۆژەکەمان بینی کە هەنگاوی باشی بڕیوە و پاساویش هەڵناگرێ ئەگەر لە قۆناغەکانی ڕابردوودا بە پاساوی بوونی شەڕی داعشەم پرۆژە وەستێنرابی لە ئێستادا دۆخی دارایی هەرێم بەشی ئەوە باشە کە بتواندرێ ئەو پرۆژە ستراتیزیانەی کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانە هەیە پرۆژەیەکی ئاوی وەکو ئاوی دەربەندیخان پرۆژەیەکی گرنگی ستراتیزیە و ئەرچی حکوومەتیش سادەترین ما بۆ هاوڵاتی دابینی بکە دابینکردنی ئاوی پاچ خواردنەوە بۆی ئەمە ئەرچی حکوومەتە و بە هیچ پاساوێک نامێنێتەوە بۆ خۆت زیینەوە لە تاواکردنی ئەم پرۆژەیە بۆی ئێمە دەنجی خۆمان ئەخەینە پاڵ دەنجی بەڕێز قایمەقام و بەڕێوبەری ئاو سەرۆکی شارەوانی و هاوڵاتیانی خۆشەویستی دەربەندیخان فشارەکانمان چڕتر ئەەکەینەوە بۆی ئەم پرۆژەیە زوو تەواو بێت.